سایلۆی خورمات و بە دووەم گەورەترین سایلۆ دادەنرێت لە عێراقدا. ساڵی پار بەهۆی ئالۆزیەکانی شارەکەوە ئەم سایلۆیە بەڕۆی جووتیاراندا نەکرایەوە، بەڵام بۆ ئەم ساڵ بەرهەمی دانەوێڵی جووتیاران وەردەگرێت و لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا پارەی جووتیاران خەرج دەکرێت. ئەم ساڵ سایلۆ هیچ کێشەیەکمان نییە لە لاینی سرەوە، لە لاینی شتەوە، لە لاینی تەسمیلکردنەوە، لە لاینی بەتاڵکردنەوە هیچ کێشەی نییە. لە لاینی سەکیشەوە تەسمیلیەکەی چەند ڕۆژی دوای ساسەکە وەرەگریت و ئەڕۆی پارەی خۆت وەرەگرت لە سایلۆ هیچ گرفتێکی نییە. بەس شتێکە لێراکە ساڵانی پێشوو 14 و 15 حکوومەت پارەی نەداوە. کارمەندانی سایلۆی خورمات و خۆناغەکانی وەرگردنی گەنم ئاشکرا دەکەن و نیگەرانیشن لە ڕێنمایە نوێەکانی کۆمپانیای بازرگانی کە دایناوە بۆ وەرگردنی گەنمی جووتیاران بۆ ئەم ساڵ. لە تعلیماتە ئیمساڵ تازە هەیە بە 2 ساڵ نەوی ئەم ساڵە هاتیە. ئەم تعلیماتە ئەڵێ کۆرە بە کوردی پێڵێن کۆرە و عەربی پێڵێن تەفەحوم. تەفەحوم لە گشت نمونەکە یەک تەفەحوم بێ ئەو سیارە ئەڕوا بۆ دەرەجە 2. لە گشت نمونەکە یەک مرۆر ئەڵێن پێ مرۆر بە عەربی ئەڵێن پێ زیوان، یەک زیوان دەرچێ ئەڕوا بۆ دەرەجە 2. ئەمجا لە دەرەجە 2 ئەم نسبەی هەیە حسابەکەین، ئەگە هات و نسبەی زۆر بێ ئەوە ڕەفزیەکە. ئەمە نەختیە مەشاکلمان بۆکە، نەختێ کێشەمان بۆکە لە سایلۆ. تێتە لا ئێمە کەوا ئێمە مستەندی بۆ ئەەکەین، ئەو مستەندەکەوا ئیدخالێکن مەخزانی خان مەخزنی پێ ئەڵێن کەوایتی تابەتێ ئەو کەمی لای ئێمە تەسمیل کردو بۆ ئەوی دوای احتسابی بۆ بکەین بۆی پارەکەی بۆ سەرفکەین. پێشەکی 10 ملیاریان بۆمان تەخسیس کردو و کەوایسە تەوزیعەکەین. داواکارنیش ئەو پارەی 14 و 15 کە ماوەتۆ لا ئێمە ماوەتە لای وزارەی مالی بەشکەم بۆ ماسەرکە بۆ جووتیاران تەبان. بەڕێوەبەری سایلۆی خورمات و ئاشکرای دەکات کە شایستەدارایەکانی ساڵانی 2014 و 2015 جووتیارانی خورمات و لای وزارەتی داراییەوە تا ئێستا خەرجی نەکردووە و داواکارە وزارەتی دارایی بە زووترین کات شایستەدارایەکانیان بۆ خەرج بکات. 2014 2015 لحد الآن مبالغ متوقفة من قبل وزارة المالية حيث وزارة التجارة پارەی گەنمی 2014 و 15 تا ئێستا لەلایەن وزارەتی داراییەوە خەرج نەکراوە بۆ جووتیاران. گرفت لە وزارەتی ئێمەدا نییە. بۆ ئەم ساڵیش توانیمان دوای هەوڵێکی زۆر ڕاستەوخۆ پاش وەرگردنی گەنم پارەی جووتیاران خەرج بکەین. ئەگەرچی لەم ساڵدا بە شێوەیەکی باش گەنمی جووتیاران وەردەگیرێت لە سایلۆی خورمات و بەڵام کێشەی جووتیاران لەوەدایە شایستەدارایەکانی 2 ساڵی ڕابردوویان تا ئێستا وەرنەگردووە و بۆ ئەم ساڵیش بە پێ ڕێنمایە نوێەکان گرفتی وەرنەگردنی زۆری گەنمی جووتیاران وای کردووە ماندووبوونی جووتیاران بەزایە بچێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و